باسی نەخۆشیەکانی دڵی مناڵانەکەین چکە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی دڵی مناڵانن. دکتۆر بەخێر بێت و ڕاستەخۆ بۆ پرسیارە دەست پێەکەم. ئایا نەخۆشیەکانی دڵ لە مناڵە زیادی کردووە یاخود پێشتر هیچ هۆکارێک نەبوو بۆ دەستنیشانکردنی ئەم جۆرە نەخۆشیانەوە ئێستا خەڵک هەستەکە زیادی کردبێت؟ ئەم کاتەی بەڕێستان و بینەرانیش باش بێت. بەڕاستی نەخۆشیەکانی زگماکی دڵ پێم وانە وەکو ڕێژە زیایی کردبێ، وەکو ڕێژە زیایی کردبێ، بەڵام لەبەرەوەی ئێستا پێشوەخت تەشخیص ئەکرێ و بەسەراحەت هەنێ جارە توان بڵم لە ناو سکیشەوە دەست پێەکەین بە تەشخیصکردنی، وای کردو زۆر بە ئاسانی دەرکەون و پێم وایە وشیاری خەڵکیش فاکتەرێکی ترە، چونکە پێشتر بەڕاستی دایک و باوکەکان لەوانەیە بەعزی حاڵەتیان تەوان لە ڕێ ئەم بەرنامانەی بەڕێستانەوە و بەرنامەی تریشەوە وشارێکی تەندروستیان بۆ دروست بووە. پێم وایە کە حاڵەتێک ڕۆیە خێرا ئەیگەێنە پزیشکی مناڵان، پزیشکی مناڵانی ژێگەێنێت ئەینێرێ بۆ پزیشکی پسپۆڕی دڵی مناڵان، لەو کاتە تەشخیصەکرێ. پێم وایە دوو هۆکارەواتە لایەنێکی تەواویە کە خەڵک زیاتر فکرەی هەیە لەسەری و لایەنێکی تریشی تەشخیصیە کە زیاتر تەشخیصەکە. زۆر باشە. جاران خەڵک وا فێر بوو دایک و باوک ئەوت مناڵەکەم نەخۆش نییە شکور نایبە مەلای پزیشک. ئەمە لە ڕۆزانستێکەوە تا چەندێک ڕاستە و ئایا نەخۆشیەکانی دڵ لە مناڵانە ئەشێ هەمووی نیشانەی هەبێ یاخود هەندێکیان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ڕەنگە دەرکەون و لەپڕ لە پشکنینێکی یاسایە دەرکەون؟ بێگومان ئەوەی کە با بڵێن لە خاڵی یەکەمەوەیان کە هەموو مناڵێک پێویستە پزیشکی مناڵانی گشتی بیبینێت، یعنی بە هیچ شێوەیەک نابێت کە دایک و باوکی خۆیان بڵێ مناڵەکەمان ئاساییە و ئیتر هیچی پێویست نییە. بەلایانی کەمەوە ڕێنمایی خۆراکی، ڕێنمایی گەشەی ئەوانە وەرەگرێت لە پزیشکی گشتی مناڵان. پاشەوەی پزیشکی گشتی مناڵان بینی ئەو کاتە بێگومان ئەگەر پێویستی بێ ئەینێرە بۆ لای پزیشکی دڵ بێ لەو نەخۆشانەی کە بۆ نمونە خۆیان نەخۆشی دڵیان هەیە و ئاگادارن، ئەوە جیاوازە بە مباشریە چن بە ڕاستەوخۆ چن بۆ لای پزیشکی دڵ، ئەوە جیاوازە، بەڵام ئەوانی تر عادەتەن پزیشکی مناڵان ئەیبینێ ئەو ئەینێرێ بۆیان. زۆر باشە. کەواتە با بێمە سەر ئەو پرسیارە لای هەندێک خەڵک ڕەنگە ڕوون نەبێ ئەڵەن مناڵەکەمان شین نابێتەوە، کەواتە گرفتی دڵی نییە و ڕاستە خۆش ئەمەوێ بە بینەرانی خۆشەویست بڵم لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و پەیجی فەرمی کورساتەوە ئێساتوان ڕاستەخۆ پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن بۆ دکتۆر ئاسۆ بۆی کە وەڵامتان باتەوە. وەڵامی ئەو پرسیارم ئەوێت کە ئایا هەموو نەخۆشیێکی دڵ لە مناڵانە ئەشێ شین بوونەوەی هەبێ یاخود ئەشێ هەر ئەسڵەن هیچ نیشانەیەک؟ ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی زگماکی دڵ چین بنویان نییە. ئێمە ئەگەر حسابی بکەین نەخۆشی کونی بەشی خوارەوەی دڵ لە ساسی گشتی نەخۆشیە زگماکیەکانی دڵە، لە ساسی نەخۆشیە شین بوونەوە واتە شینبووەکان لە دەوری لە سادان، کەواتەی سێ بەرامبەر ئەو نەخۆشیە زگماکیانە زیاترە لەوانەی کە شینبوونەوەیان نییە، واتە ئەوانەی شینبوونەوەیان نییە زۆرترینن لە ساسین، کە ئەمە واکە ئەگەر دایک و باوکە بەس ئەتیمات کاتە سەرەوەی مناڵەکەی شین نەبووتەوە، ئەو کاتە زۆر نەخۆشی هەیە بێگومان تەشخیص ناکرێت. جۆرێکی هەیە نەخۆشی زگماکی دڵ کونی بەشی سەرەوەی دڵە، تەنانەت لە پشکنینی ئاساییشە زەحمەتە تەشخیص کرێ، واتە هەنێک کەس هەیە تەنانەت پزیشکە خۆی پزیشکە لە کۆلیجی پزیشکیە یاخود بووە بە با بڵێن ئەخسایی گەورەیش و چەندەها ساڵیش ئیشی کردووە دەرچووە دوایی کونی زگماکی دڵی هەیە بەبێ ئەوەی هیچ نیشانێکی وای هەبێ. هەندێک نیشانە هەیە زۆر زۆر شاراوان، بە تایبەتی کونی بەشی سەرەوەی دڵ، بۆری دەرەوەی دڵ و ئەگەر بچووک بن بە تایبەت ئەم جۆرانە نیشانیان نابێت، تەنها هەندێک نیشانەی زۆر زۆر شاراوە. ئەویش بۆ نمونە شەوان خۆی داناپۆشێ، حەزی لە گەرمان نییە،
بۆ نمونە حەزەکە دایمە من زۆر جا مناڵەکە ئاڵێ بە مناڵی حەزی لێ بۆ دایمە بچێتە سەر کاشێکە بخەوێ فێنکترە حەزی لەسەر جێگەکە نییە جێگە گەرمەکە چ لەسەر ئەمە کار چیە بۆ چیەوەی کە ئەو جۆرە گرفتی ئەمانە لەبەرەوەی کونێک لە دڵیانە هەیە خوێنێکی زیاتر لە لای چەپەوە ئەچێ بۆ لای ڕاستیان ئەو کاتە ئەو خوێنە کە زۆر ئەڕوا هەست بە گەرمایەکی زیاترەکە چونکە عەجزی دڵی تووشەوێ بەڵام بە دەرەجەیەکی زۆر کەم دەرجەیەکی پێڵین با بڵێن ئەم دەرەجەیەکە تەنها و تەنها هەندێ نیشانی کەمی هەیە وە کۆی باسم کرد لەشی گەرمە بێ حەزی لە فێنکیە و کەمێک ئارەق ئەکاتەوە بە تایبەتی لە کاتی خۆی هیلاکردنە باشەکەواتە دایک و باوگە بێەوە بزانن کە نەخۆشیەکانی دڵ زۆربەی هەرە زۆریان هیچ جۆرەشین بوونەوەیکیان نیە لەبەرەوە بە تەمای ئەوە نەبن کە ناڵەکەیان بڵێشین بێتەوە ئەو ساڵاوانەیە دکتۆر پرسیارە کراوە لە تۆر کۆمەڵاتی فەیسبوک بێگومان چەند پرسیارێکە بەڵامی چێک لەوانەڵێ ئاگەر دایک و باوک نەخۆشی زگماشی دڵیان هەبێ تا چەند مناڵەکە شێت ئەمەی توش ببێت یان لە داهاتوە حاڵەتی لەو بابەتەی توش بێت ئەمە لەلایەک لەلایەکی شەوە ئەڵێ مناڵێکم هەیە ADHD-ە فرە جوڵەیە بەڵام لەگەڵا دڵیشی خێرا لێ ئاات ئەمانە پەیوەندیان بەیەکەوە هەیە هەرێکی چارەسەری جای بۆی دووەم دەست پێ بکەین ئاسانترە بەڵێ باشە ئەوانەی ADHD-یان خۆیان چالاکن دایماڕۆ فرە جوڵن ئینسانیش بە تایبەتی مناڵ تەبیعەتێکیەیە کە کاتێ پێویستی بە خوێنێکی زیاترە لە جیاتی ئەوەی حەجمی خوێنی زیابێ لیانی دڵی زیاکە وەک گەورە نییە گەورە کەمتر زیاکە لە مناڵە زیاتر زیاکە لەبەرەوەی یەکسەر دایک و باوەکە هەست بە جوڵە لەگەڵ جوڵەیەکی زۆرە هەست بە لیانی دڵیاکەن چەنەها مناڵمان بۆێنن نەک ئەوەن های پەرەکتڤەکان چالاکەکان بەڵکو تەنها مناڵێکی چالاکە هەنێ مناڵی خۆی جوڵێ زۆرە جوڵە زۆربەی دایک باوەکان مشکلیانەوەی ئەڵێ دەسەخەمە سەر سنگی دڵی زۆر لێە بێگومان مناڵ وایە کە زۆر جوڵە تەبیعەتی لەشی وایە دڵی جیاوازە لە گەورە زیاتریش زۆر خێرا لیانی دڵی زیاکە لەبەرەوە ئاساییە ئەویان لە سا ئەتوان بڵێم نەوەیانە و پێنجیان ئاساییە ژمارێکی زۆر کەمیانە مێنێتەوە کە کێشەی دڵیانە بێ ئەوە جیاوازە ئەگەر بەسەبێ نیشانی تریشی هەبێت ئەمە بۆ ئەو نەخۆشەیە بۆ ئەوەی یەکەم پرسیاری یەکەم ئەوە زۆر گرنگە و سوالە چونکە ئەگەر ئێمە حساب بکەین دایک و باوک هەردووکیان بەشدارن لە پێکانانی مناڵەکە ڕێژەکە بۆ دایک کەمێک زیاترە وەک لە باوک لە سادەیە باوک لە سا 4 بۆ 6 واتەگەر دایکەکە نەخۆشی زگماچی دڵی هەبوو ئەوەنە زیاترە بێت بەس بۆم باوکەکە 4 ئەوەنە بۆ 6 ئەوەنە زیاترە بێت واتر ئەگەر یەکێکیان هەی بێت بێگومان ڕێژەی نەخۆشی زگمایەکانی دڵ لە مناڵەکانە زیاترە بێت ئەگەر دایک هەی بێت بەرامبەر دوو مناڵە کە نەخۆشی زگماکی هەی بوو بێ لە معایلەکە بەڵێ پرسیارێکترا تۆڵە ئێمە پێشتر پزیشکیش بینیوەتی مناڵەکە هیچ گرفتێکی نەبووە بەڵام دواتر دوای چەند مانگێک لە دایک بوون و لە متابعە زانراوەکە ئەمە گرفتی دڵی هەیە ئەم حاڵەتانە شتیوا ڕوایە بەڵێ زۆر زۆر ڕوایە هۆکارەکانی چەند هۆکارێکن یەک نییە یەکێکیان پستانی سیەکان ئەمە حاڵەتێکی زانستیە بەڕاستی تەنانەت جاری وایە خۆم نەخۆشیە بینم گوێم لە دەنگی دڵی زۆر ئاساییە دوای هەفتەیەک دەڕۆژ هەر هەمان نەخۆش دەنگێکی ناتەبیعی دەست پێەکە هۆکارەکە چییە؟ هۆکارێکی فەسلەجی پێڵێن مناڵ کە لە دایکە بێ پستانی سیەکانی بەرزە لەبەرەوە خوێن ئەگەر لە کونێکا هەبێت لە لای چەپەوە چێ بۆ ڕاست ئەو کاتە دەنگێک دەرەکە ئەگەر پستانی سیەکانی بەرز بێ کە هەفتەی یەکەمە ئەو خوێنە بە ئاسانی ناڕوە لە کونەکەەوە کەواتە دەنگ دەرناکە بەڵام دوای ئەوەی پستانی سیەکانی داوەزە بە تایبەتی دوای مانگی یەکەم دەنگەکە دەرەکەوێت ئەمە لایەنێکی زانستیە مە جوابێکی زانستیە بەڵام حاڵەتی تریش هەیە بێگومان باش گوێی لێ ناگیرێ یاخود لەوانەیە جاری وای ئیکۆشی بۆ ئەکرێ نابینرێت ئەوەش ئەبێت باشە بۆچی باسی سنتەری دڵی مناڵان نەکەین بەڵێ وابزانم هێشتا هەر دەستان پێ نەکردو بەڵێ ساڵی بێگومان ئێمە لە شانزەینەوە کە یادی مناڵپارێزی کوردستان بوو بێگومان جەنابیشتان گواستونتانەتەوە ئەو ڕۆژە بە باشیری نەخۆشخانەی
پسپۆڕەکانی دڵی مناڵانمان کردەوە لە سلێمانی کە یەکەم نەخۆشخانەیە لەسەر ئاستی عێراق بەڕاستی وەکو تایبەت بێ بە دڵی مناڵان و خەستخانەیە کە بەڕاستی زۆر جوان دروست کراوە عیلمی دروست کراوە و دیزاینەکەیشی نەخۆشخانەیە ئەوەی ئەچێتە نایەوە ئەزانێ ئەو نەخۆشخانەیەکە کە کلاسێکی زۆر بەرزی هەیە بەڵام کۆمەڵێک پێداویستی ماوە تەواو بکرێت باشە ئەتوانی بە خێرای پێمان بڵێ چییە بۆ ئێمە بەشی ئیستیشاریەمان کردوتەوە لەو کاتەوە ڕاوێژکاری هەموو ڕۆژە نەخۆشە بینین نەخۆشێکی زۆر ڕومانتیەکە و پێم خۆشە حەزەکەم زیاتر بێ لەلایەن پزیشکان پزیشکانی خۆمان تاوان پزیشکانی مناڵان لە ئیستیشاری مناڵاتە ڕاوێژکاری مناڵان ئەی بینن ڕەوانەی لای ئێمە یەکەین ئەوە بڵین ئیستیشارەکەمانەوە الحەمدولیلا بەرەو پێشە چێ ڕۆژ بە ڕۆژی زۆر باشە بەڵام کێشەی قاوش و با بڵین قەستەرە و عملیاتمان هەیە ئەوش کێشەکە بەڕاستی ئاسانە زۆربەی ئەچیزەکانمان هەیە بەڵام کێشەی جارێ کەمێک کارەبامان هەیە کارمەندان ئەمێنێ کارمەندان ئیشمان لەسەر کردووە پێم وایە ئێمە بە تەماین سەراحە لە مانگی 2-3 تیمێکی زۆر گەورە بێت ئەمریکی بە هاوکاری مناڵپارێزی کوردستان بۆ سلێمانی و بە تەمان لەو خەستخانە یەکەم دەست پێ بکەین بەڵێ بەس دکتۆر ئێوە ڕاهێنان بەم کارمەندانە ناکەن ئەوانەی کە مختەسەبن بە و بەشەیەوە چکەمە بەشێکی زۆر تایبەت گەورەیشە زۆر گەورەشە و ئەبێت تۆزە زۆر سەرێح بم ئەم خەستەخانەیە بازانێکی زۆر بەرزە واتە ڕسکێکی زۆر گەورەیە بێگومان ئیشمان لەسەر کردووە ئێستا بۆ حاڵی حاضر دوو پزیشک و کارمەندێکمان چکە ئێمە بەڕاستی بەشی عینایە زۆر زارورە لەگەڵ نەخۆشخانەیەکە لە مەسەر هینمان کردووە لە دوای سەر تەنسیقمان کردووە لە دوای سەری ساڵەوە ئەڕۆن مودەیەکی باش لەوەیە بن تا ئەو کاتەی میشنەکەیە دواتە ئەو ئەمریکەکانیشێن ئەمریکەکان مودەیەکی باش لێرە بن کارمەندیان هەموو بۆ دائانێن ینی کارمەند و پزیشکمە بەستم لەگەڵ یانەداانێن وەکو توینی پێڵێن بۆ ئەوەی فێریانکەن بیان خەنە سەر ڕێچکە ڕاستەکە چکە بەڕاستی ڕێچکە ڕاستەکەی نەخۆشیەکانی زگماکی دڵ زۆر قورسە پێویستی بە زۆر یارمەتی دەرەوەی هەیە ئەگەر ئەمە بچێتە سەر پێی خۆی ئیتر نەخۆشدە و ڕۆشتن بۆ دەرەوەی وڵات و ئەوانە بە شێوەیەکی باش ناڵێن 100% نەجاتیانە بێت ئەتوانم پێ بڵێم ئەگەر ئەم خەستخانە بگاتە ئەو لیڤڵەی لە مێشکمایە بڕاتە بێلەوانەیە زۆر کەم بێتەوە نەخۆ ینی ئەوەنە کەم بێتەوە کە باس نەکرێت کاچێتە دەرەوە زۆر باشە بێگومان ئێمە دەستخۆشی لە بەڕێز دەکەین بەدەر لە بەرنامەکەش کە هەوڵێکی زۆر باشت داوە لەسەر ژیانی خۆت و هیلاکی خۆت کە ئەو خەستخانە بچێتە سەر پێی خۆی کەمە خەستخانەیەکی حکومیە هیچ شتێکی تایبەت نییە هیچ شتێک نییە بۆ شخصی خۆت بێت تەنها بۆ شارەکەیمە زۆر زۆر سپاس دەکەین هەموو کوردستان و عێراق بێگومان کەواتە وەک دوایین قسەت داوات لە چیە کە زوو هاوکارت بێ بۆی کە بێگومان من زۆر ینی سەراحەت زۆر سوپاسی هەموو هاوکاری هەموو لایەکەکەم تەبانم خەستخانە ئەگەر وانە بواە ئەگەر هاوکاری نەبواە گەورە نابوو دروستیش نابوو مناڵپارێزی کوردستان زۆر پشمەگرێ بەڕاستی بۆ ئەم ینی مەبەستێکی گەورەیانە ئەم نەخۆشخانەیە بەڵام من داواکارم لە جنابی کاقوبات ئەگەر بتوانێ ئیشەکانمان بۆ ئاسان دەستوبردێکمان بۆ بکەن زۆر زۆر دەست خۆش بۆ جەنابەت کاک تۆر سپاس بۆ ڕێنمایە وردانە سپاس بۆ ئەوەی کە هیلاکمان کردی